مەواری 65م تەمەنم 55 ساڵە ناوم هاشم ڕسوول عەلیە و بەردەوام لە تۆپی سەرمێز تاکو ئێستا لە ساڵی 80ەکانەوە تاکو ئێستا هەر بەردەوام و زۆر بەشداریم کردو هەموو بتۆڵەکانی عێراق و کوردستان بەشداریم کردووە بە تایبەتی بتۆڵەی عێراق لە ساڵی 80ەوە بەشداری دەکەم کە لەم داڵیەوە زۆر نەتایجم زۆر باش بووە ئاخر نەتایجیشم 2003 بوو لە بتۆڵەی ممتازی عێراق یەکەم بووین بە ناوی نادی بروسک و بتۆڵەی کوردستانیش سێم بوویمە دووەم بووینە چارەم بووینە و بەردەوام بووینە. و لە هەموو نادیەکانیش تقریبان زۆری بەشداریم کردیە بە تایبەتی نادی برایەتی و نادی ئەکات نادی بروسک و لە پاڵەوانێتەکانی ڕوادی زۆر بەشداری دەکەم بە تایبەتی بتوڵەکانی ڕوادی تورکیا کە دەوڵەتەکان زۆر دێن زیاتر لە 70 دەوڵەت نەتایجەکانیشم زۆر باش بوو لەوێ 2001 بوویمە 2002 بوویمە 3003 بوویمە نەتایجیشم زۆر باش بووە و هەروها لە بتوڵەی عێراقیش نەتایج 2000 بەشداریم کردی هەردووچیان لە یەکەم بەدەستێنەوە لە کوردستانیش زۆربەی ڕوادەکان یەکەم بوویمە جارێکیانیش دووەم بوویمە کاکسەید کە لاعیبەشی زۆر باشە و توانی لە من بباتەوە یەکەم بووە 2 ساڵ پێش ئێستا. ئینشاڵڵا بەردەوامیش دەبین هەتاکو تاقەت مابی و ئێستاش یاری دەکەم بەداخەوە بۆ دەرەوەی هەولێر لە بۆ نادی دەربەندیخان بەشداری دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین تەمرینێکی باشمان کردیا. بەنسبەت تۆپی سەرمێز حەزە ینی ئەگەر زۆر حەزت لێبی من بەڕاستی زۆر حەزم لە تێنسە و یەکەم یاریش وەرزشم تێنسم هەربژاردێ لە منداڵیەوە و بەردەوامم و لە ساڵی هەشتاوە گوتمان بەردەوامم لاعیبەکانی تر تقریبان هەموو بەجێیان هێشتیا و تەنیا من ماوم ئەوەی بتوڵەی کوردستان بەشداریان کردووە و عێراقیش تەنیا من ماوم و لاعیبی زۆر باشیش بووینە پێشتر تەنیا من ماویمەوە منیش هەر بەردەوامم ئینشاڵڵا بەردەوامیش دەبم نەتایجی باشیش دەینم.